دروستکردنەوەی ئەم نەخشەیە بە ئاوێنە نەخشەی گەورەی کوردستان ئەوە ئەسەلمێنێکە گەر ئێوە ئەتانەوێت ئێمە بشکێنن ئێمە جارێک کە خۆمان دروست دەکەینەوە ئێمە ناشکین. لە ماوە ڕابردوودا شکاندنی ئاوێنەیەک لەلایەن چەکدارێکی سووریەوە داخی خستە دڵی زۆر بەمانەوە کە ئاوێنەیە لەسەر شێوەی نەخشەی کوردستان دروستکرا بوو خۆرێک لە ناوەڕاستەکەیدا بوو. لێرە لە شاری سلێمانی خاتونێک هەستاوە بە دروستکردنی ئەو ئاوێنەیە و خۆریشی ناوەڕاستیەدانەوە. من زانیاری زیاتر لە خۆی وەرەگرم خاتو سروە کە خاتونێکی دەزڕەنجی نەگەر فەرمووی تێرە خاتو سروە چۆن بۆم بیرۆکەی بۆ هەو ئەم بابەتە و جێبەجێ کرد. بێگومان بینینی ڤیددیۆیەکی وە کە ڕۆژانە چەندین ڤیددیۆی زۆر ناخەژێنمان بەرچاو ئەکەوێ لە هەر شوێنێک لە هەر جێگەیەک کارەساتێک کە ڕووبە بیانەوێت بە هەر شێوەیەک بمان شکێنن بۆمان ڕوخێنن ئێمە جارێکی دی دروست دەبینەوە. دروستکردنەوەی ئەم نەخشەیە بە ئاوێنە نەخشەی گەورەی کوردستان ئەوە ئەسەلمێنێکە گەر ئێوە ئەتانەوێت ئێمە بشکێنن ئێمە جارێک کە خۆمان دروست دەکەینەوە ئێمە ناشکین. ئەو ساتی کە ڤیددیۆکە بینی ئەمە تا چەندێک کاریگەری لەسەر دروست کرد. ئەتوانم پێ بڵم هەر پارچەیەکی و ئاوێنەیە کە شکاکە لە ڤیددیۆکەیا بینیم وەک ئەووا بێ لە دڵمان بچەقێت نەک هەر تەنها من ئەوە بۆ هەموو تاکێکی کووردە. ئەمە بە چ ستایلێک دروستان کردووە ئەم بابەتە؟ تەنها ئەوەیە کە بیرۆکەکە خەریتەی نەخشەی کوردستانی گەورەیە ستایلێکی جیاوازی نییە تەنها گۆڕانکاریە کە ویست بێتمان تیا بکەین لە ئاوێنەیەک زیاتر بهێنینە دەرەوانێ خۆری ئاڵای کوردستانمان لە ناوەڕاستیادانەوە. ئەم ئاوێنەیە بۆ فرۆشتن هاوڵاتیانتوان بیکڕن لە ئێوە؟ ئەمەی کە دروستکراوە لە ئێستا هەرگیز بۆ فرۆشتن نییە ئەمە پێشکەش ئەکرێت بەو کەسەی کە توانیوێتی بە باشترین شێوە پاڵپشتی ڕۆژ ئاوا و پاڵپشتی کورد بکە هەر کەسێک بوو پێشکەشی ئەو کەسە ئاکرێ. ئەم دوکانەی تۆ چ شتێکی جیاوازی تایە بەدەر لەم نەخشەی کوردستان ئاوێنەیە؟ یەکێک لە کارەسەرێکەکانم کاری ئاوێنەیە دیزاینکردنی ئاوێنەیە بە کاری دەستی و پاشان دروستکردنی لامپ و هەروەها سووریا و هەر جۆرە کارێکی کە خەڵک کڕیار خۆی بیەوێت بە هەر ڕەنگێک بێت بە هەر دیزاینێک بێت ئێمە بۆی دروستەکەین. گرنگی ئەم کارەوەی و جیاوازێکەشی لەوایە لە سایە 50 ئەتوانم هەتاوەکو لە سایە 70 ئەم کارە ئەگەڕێتەوە بۆ ڕیسایکلکردن. ئێمە ئەو ماوادانی کە لێرە بەکاری ئەهێنین لە سایە 50 با بڵین جارێکی کە لە پارچەیەکی شکاو ئەهێنینەوانێ کارێکی تازە و بەڕەنگێکی تازە و بەڕەنگێکی نوێەوە خێنەوە ناو دوکانەکەمان. ئەمە لەم ڕێگەیەوە لە ڕێگەی کەوت کاتێکە هەر مشتریەک یەت پارچەیەک لەم دوکانە ئەکرێت بێگومان ئیترەما بێ بە مڵکی ئەو کەسە بەڵام ئەم مشتریە هەر ئەو مشتریانە کە بچێتە هەر دوکانێکی کەوە ئەم شتە بکرێت و بڕوات ئێمە بەردەوام پەیوەندیمانە بێ ڕۆژە لە ڕۆژان ئەم مشتریە ئەم ئاوێنەی ڕەنگی چواردەورەکەی بەدڵ نامێنێ یا لەگەڵ دیزایانی ماڵەکەی ڕەنگەکە ناگونجێ یا ئەوێ دیزاینەکەی بگۆڕێ پەیوەندیم پێوا کاتەوانێ و من ئەتوانم خۆم بچم لێی وەربگرمەوە و جارێکی کە بەو دیزاین و بەو ڕەنگەی خۆی ئێوێ کارەکەی بۆ نوێ بکەمەوە. ئەمە تەنها هەر بۆ ئاوێنەکانیە بۆ سەرجەم ئەو بابەتانەیە کە من خۆم لێرە دروستەکەم.